بهلکفتا شێستو نەهەمین ساڵڤەگەرە دامەزراندنە کۆمارە مەهابادێ یەکیتیە خوێندەڤان و جوانی دیموقراتی کوردستانی ڕۆژاوا و بە ئاریکاریە کۆمەلەیە میدیا یا لیکۆلین و دیرۆکێ سیمینار و فیلمێکی باڵگەیی پێشکەش دکێ لە نویسنگەها پارتە دیموقراتی کوردستانی سووریا لە باژارێ چلەئاغا. سێ سمبۆلات مەسلێنێ ئەف جمهوریە یەک ژێ سمبۆلا زانستیە خوێندنێ پیاکردنا معلوماتنا ملتا لأنه قاضي محمد الله بري ملتي خدا زانستيه سمبولات دوي هست وراماني نتوي بناو ملتا لأنه جمهورياوي كرد مثلا يا بولا أولا باقج يا دوري تطرفي يا دوري كشتني يا باقج ما ديت كو بيويستا وأركل سر مليما كو أم في روجا بيروس أم شخورا كارێکی ژێرە بکن ژبەر ئەف ڕۆژەها ڕۆژە 22 چلا لە ساڵ 1946 دامەزراندنە یەکەمە کۆمار لە کوردستانە ڕۆژهلات لەسەر دەستی نەمر قادی محەممەد و لە هەنگین پێرە وەکو جێنەرال مەڵە مستەفا مەدیت لەسەر ملێ مەڤەیەکیتی ئەم کارێکی بکن و ئەم خۆرت و جوانارە ئەم بێژن گەلەوە ئەف خەونە في ملتي خونا في ملتي بدا مازراندنا كردستانا مزن وبيك اي انا وكا كمالا ميديا يا لكولين نديروكي وكا واجبك يما نتوي وما تخواست ام في بوياري بدا خياكرين اجبر اف بويارك جالك جريندا جالك جرينجا تاريخ ملتي كردا اف اول قمار بوهات اواكرين تاريخ كردستاني دا اف قمار الرنجكي باقش داخلها كرن وقت قاضي محمد مؤسسات دولتي تشكرن بعيدا وكي ام بيجن عن التطرف وقالك بيويستا ملاتي ما في ديروكاها بزان ام یەکیتیا خوێندەڤان و جوانی دیموقراتی کوردستانی ڕۆژاوان باژارە چەرەغا ئەم لەف کۆم بوونا بۆ ئەم ڕۆژە تەسیسا جمهوریە مەهاباد ئەم بێنە سەر زمان بڕاستی ڕۆژێکە گەلێکی دیرۆکیەش بۆ وڵاتی مەی کوردی و سپاسیە هەر کەسی حاضر بوونە دوێ ڕۆژە هادا و سپاسیە کۆمەلەیە میدیاتکن. ببوونەیە بیرانینا کۆمارە مەهابادێ یا کوردستانی کو دە ساڵە 1946 دا هاتبوو ڕاگەهاندن جوانە ڕۆژاوایە کوردستانی هەول ددن کۆ مفا و سوودا ژوێ قوناغا دیرۆکی بوەرگرن. بەرزان حسێن باژارێ چلەئاغا ئارک.